شاڵاوی تعریبکردن لە کەرکووک و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان چۆن هەڵدەسەنجێنی؟ ئێمەی کورد هەموو یەکگر بین و هەموو یەک دەنگ و یەک هەڵوێز بین، هەموو شتێک بە کەیفی کورد دەبی و هەموو شتێک لۆ کورد جێبەجێ دەکرێت. نەتوانی لە شارەکەی خۆتا بە ئارامی بخەوی لە شارەکەی خۆتا کە منوت پێشمەرگی نەتوانم چەک بەرمەوە و لە سەیتەرەکان یەقەت بگرن و گوێچەڵت پێ بکەن و سەگت تێبەردنەوە. ئەمە ئارامی لەکوێ بوو شاری کەرکووک؟ یعنی شاری کەرکووک بەڕاستیسا زۆر ناخۆشە، یان هەلێکمان بۆ بدۆزنەوە یان ڕێکەوتنیایەتی لەم دوو شتەیە بەڕاستی ژیانی کەرکووک دەماوە. من وەک گەنجێکی کەرکووک خەڵکی کەرکووک یعنی چۆنە بێ ئەسا من وا لە هەولێر دانیشم ناتوانم بڕۆمە شارەکەی خۆ. زۆر خەفەتدارم ئەبەوەی کە بەسە کەرکووک هات. هیوادارم ئەو ئاوارانەی کە لەوێن دەرن لە شاری هەولێریان لە چەمچەماڵ بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان. سەرگرانم بەوانەی کە بە سەریان هاتووە ماڵیان سوتاوە و هیوادارم لە حکوومەتی عێراق ئەو خەرکانە بگەڕێنەوە شوێنی خۆی. پێشمەرگە بستەوە بۆ شاری کەرکووک.